بەشێک لە دانیشتوانی گوندی ئاکۆیانن لە قەزای ڕەواندۆز گرفتی ڕێگەوبان و ئاوەڕۆیان هەیە و زستانان ڕێگاوبانەکانیان دەبنە قوڕولیتە و بەو هۆیەوە تووشی ئاستەنگ و ناڕحەتی دەبن. ئێرە بینین ئێرە گەڕەشێکە لە گوندی ئاکۆیان ئەو جادەیکە ئێستایمە لێ ڕاوەستاینە بیسمارێک زیاتریش لەسەر ئێرانە یعنی وەک خۆی بین ئێرانە ئەو قوڕ و زێلاقە و ئەو پیسوپەرۆسایەتی و ئەو وەزعەیەکە بینین یعنی ژیانی لێ نییە بەڕاستی ئێستا چاو لێرە ئێرانە مەسەن ئەو مارانە ئەو جادەینە ئەو جادێکە بینن هەتا سیارە نتوانین دەربچی یان کەس مرۆڤەکان نتوانین دەربچین یعنی جێی ژیان نییە بەڕاستی زستانان بەو شێوێ هاوینانیش لێرانە لە بەردەم ئێرانە ئاوەڕۆکی لێە ئاوەڕۆکە یعنی هیچ ئەو چیلۆ نەکرا هیچ سەبەی نەکرایە و کۆنکرێت نەکرا بۆ نەچی زۆر بێزارکەری هەیە ئەبیتە هۆی بڵاوبوونەوەی چەندین نەخۆشی مێژ و مەگەز بڵاو بێتەوە. گوندنشینانی ئاکۆیان دەڵێن لە کاتی هەڵبژاردندا بەرپرسانی دەسەڵات بەڵێنیان پێداین ئاوەڕۆ و ڕێگاکەمان بۆ چاک بکەن بەڵام پرۆژەکەیان ڕاگرتووە و تا ئێستا دەست بە چاکردنی نەکراوە. کاتی هەڵبژاردن بەڵێنیان بەمەدا ئەو کۆران لۆ سە بکەن کەشفیان کرد شتەکان حازر کرد کە سە بکەن لۆن بەخۆ ئەمارم نێریە تقریبی 15 مایل لەسەرە قوڕ و سرپاوە هاویناش بۆن بۆگەنی ئەو زۆرەی دێت هاتن کەشفیان گەوتیان سەب بکەین پاشەنجی کەشفەکەیان ڕاگرت و سەبەکەیان نەکرد. گون لێرە دروست بوو ئێرە گوندە معنی پرۆژەکە لۆ ئەوە کەچ و پرۆژەکە لۆ ئێرە نەهاتە ئەو مەزرا دروست نەکرا هەموو لە بە مێش و ئەوەی ئەو مارانە ژیانیانی هیچ هاوینە ئەو جادا بینی بەخۆ بینی ها قوڕ و زێلاقە هاوینە تۆپ و تۆزە. خزمەتگوزاری کارەبا ئاو و ئاوەڕۆ موچە ڕێگاوبان لە سەرەتاییترین مافەکانی هاوڵاتیانن بەڵام دوای 33 ساڵ لە حکومڕانی و بەردەستبوونی بودجە و داهاتێکی قەبەش حکوومەتی هەرێم نەیتوانیوە ئەو خزمەتگوزاریانە بۆ بەشێکی زۆری هاوڵاتیان دابین بکات ساڵ لە دوای ساڵیش قەیرانی نوێ و زیاتر دەخوڵقێنێت. ئازادۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام گوندی ئاکۆیان لە قەزای ڕەواندۆز.